يعني زۆر بە ئازار بووم هەستم فاسەکانم لێرەکردن وەرەقەشی داخل بوونی شدامێ گوتن سڕەن لە دادنەی کەینەیە کوڕە گوت ساعت نوێ ئەو شەو هەلۆ دەکەم خلاصەکەم ساعت نوێ شەیلۆ کردی زۆر بە سەریعی زۆر بە نازیعی سعی ببنیە ئەوە دانیشتی بە مامای دەروەزەی زۆر خراپ بوو بە دەست زەردایەوە چەند فەحسەکمان لە بۆ کرد دیار و زیاتر ترسیان داینێ گوتیان لەبەرەوەی عومرەکەی و لەبەر بەنجی بڕک مشکیلەی هەیە و بەڕاستی ترسمانە بوو دووسێت جێشمان کرد دوایە لەکن دکتۆر دلێری دلێرشینەی بەڕاستی زمانەکی باشی داینێ گوتی ئینشاڵڵا وەزعی زۆر باش دەبی بە زووترین کات الحەمدوللا عملیاتێکی زۆر باشی لێ کرد و الحەمدوللا لە ماوەکی زۆر کەمی دوونێ سەعات نۆ بردیتی عملیاتی تقریبا دەونی هاتە دەرێ ئێستاکەەوە 11 سبێنەیە الحەمدوللا وەزعی تەواو جێگیرە دەیبینەوە ئێستا بە پێی خۆی دەڕوا ینی شکرانەی دەوێت دەستخۆش لێ دەکەینەوەم لە خستەخانەکەی لە کارمەندەکان بەڕاستی خزمەتێکی باش دەکەن بەڕاستی ڕێز لە خەڵک دەگرن پاک و خاوێنیەکی زۆر مرەتەب هەیە لێرە جێی دەستخۆشیە ئینشاڵڵا سەرکەوتوو دەبن بەردەوام دەبن میهرەبانی دڵسۆزی و لێزانی